شەڕڤان گور کەوتوتە نێو بەرخەکان دوولەی تفانگت بدە بەرسنگ دەست و کولکە حەیران ئەمە ئەو گۆرانیە کە لە ڕۆژی بۆمبەبارانکردنی قامشلۆیە لەدایک ئەو سترانە ژدایک بووە ڕۆژە یەکەمە شەڕ نە لە ماڵا خۆ چێبوو شەروانۆ بچووک بوو هێدی بە تەمەنێ شەڕە دناودلێ خەلکێدا مەزن بوو ڕۆژی تۆمارکردنی شەڕڤانۆیە شەڕ هاتۆتە بەردەرگا هیچ شوێنێکی قامیشلۆ ئارام نییە شەڕ هونەرگا شێدوەڵە شوایە ئەم مەجبور بوون ئەمڕاتە خۆ کشا دەرخن تیما هونەری دەڤژسترانی بەرنادە دەوێ زوو دەست پێ بکە و دەرونیە خەلکێ ئارام بکە و ئەم ئیرۆ دەست پێ دکەن شوا ئیرۆ چەندە مێ ئیرۆ نەهێ نەهێ مەها دەهای 10,019 هونەرگەی وڵات لە ناو باژێڕی قامیشلۆدایە کە 12 جار لەو ڕۆژەدا بۆمباران کرا خوا سبح بووم ئەتیادی ئەم هاتن کاری خوان علمێک ژمەر هات گوتن گەرەک ون ڤاڵا بکەن ئێدی شارە یعنی دەمێگۆ ئەو گوتن ژمەر هات گوتن شخوا ئەکی بگەشت ژیمە جوینە کاما چێ کرد هەموو ئەندامێ گۆل هونەرگەی کار دکەن هەرێکی خۆست شتێ خۆ ببێ تدید لحر غرفاکێ ئەو تەکنیکا وا هەیە لە هەر غرفاکێ ژی دو سێ خەبات کار دکەن هەرێکی خۆست ئێ خۆ ببێ نەتەنێ خەما ژیانە خوا خوارنە لێ دخەما و گوهستنا کەل و پەلان دەنەژی هەیە کۆ شەروان و تۆمار بکەن چون جیەکی وەک دەبێژێ حەبەکی باشتر ینی ناف حاراتا دەبوو ناف ملەت دەبوو ژبەر گۆ ناف حارادەی دەنگ تێ دەنگێ جێ گۆ تقەید بکە گەرەک حەبەکی جودابی ینی دەنگ دەرڤەدنەی جێ لێ قەید دکە ئەما پڕ دەنگ دەهات مەسەن جیانە ینی تەقینژی چێدبوون و gelek ciya taqîn çêbû zehmetiye goma kişandî jî dor de kahrebe meselen tin nebû yanî timî gelek derba meselen em metxwaz kar bikin sekinî ji ber got kahrebe tin nebû شەروانê veşartî li pişt şervano navê wî Hacî Mûse ye temen 40 salî û xelkê dêrikê ye sê zarokên xwe bi cî dihêlew di nava şer de خود جهينة قامشلو. هذا جواز مالي في شركة أول تقى مخاطرة خش مالي خاص مجازة هرم قامشلو. قلت أخيرا تهري قامشلو مجو دم هر استرانة كي تشوفي كنج بوشورش. أساتم جم هوالي أخوة مامستا محمود برازي شيرو هندي ومامستا مظن إبراهيم فقه ومكاري أخوة استرانة كر. سعد ده شايف مدى سبيكرية آواز وقوتن وهر تشتي ما حاضر كر حتى چار الصبح مداوی کرد. تا ژیانی کەمترین کەسیان بکەوێتە مەترسیەوە تیمێکی بچووک پێک دێنن هەر کەسە و چەند ڕۆڵێک دەگێڕێت. دما کێشانێ بخۆدە قامشلۆ بۆمبەباران دەبوو. مەسەلەن هلێلیە کێشانێ دکن هەواڵ ژێ ستودیۆ ژێ سازیە جارێک تەلیفۆنی مەتکن دەبێژوە ئالیا ئەنتەریە بۆمبەباران بوو و ئالیا قودور بەک بۆمبەباران بوو. لێ دیساژی هەوڵدانێمە هەرگە ئەف کار باش دەرکەبە ئەف کار بب ناسنامات. دەمەکێ دەکۆ ئەمریکا پشتە خۆدا دەڤەری و تورکیا ئێریش ئەنجامدا و چاوێ رووسیا لە ناوچەیە بوو شەڕڤانان بوونە تاکە پارێزەری ڕۆژاوای کوردستان. شەروان